بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشويستانم لخزمة كتابي نابي مختصر منهاج القاصدين قيشتنا بابي نية إخلاص الصدق باسي فضيلة قوري نية إخلاص ما كل درسي بيشو أمر إمامي غزالي رضا ورحمة خايلة بأفرمه هرشي كردويق مروفكان أي كان لسي شد درناتي همو كردوانيتو كبيوانديان بنيته وهي لسي جور تجاوزناك. جۆری یەکەمیان بریتیە لە ئەو گوناهانەی کە ئینسان ئەیکات. گوناهەکان ئایا نیەت هیچ کاریگەریەکی هەیە لە سەریان بۆی بەرەو باشیان بێنێ؟ ئەفەرمێ فلا تتغيروا عن موضعها بالنية. ئەفەرمێ بە هیچ شێوازێک نیەت گۆڕانکاری لە عیسیانە نەهێنە کە بیکاتە چاکە. ئەفەرمێ بە نمونەی ئەوەی کە کەسێک مزگەوتێک دروستکە بە ماڵێکی حەرام، خۆ مزگەوت دروستکردنەکە خەیرە، نیەتی ئەمیش خەیرە، بەڵام ماڵەکەی حەرامە، نیەت هیچ کاریگەریەکی لەسەر ئەوە نابێ، قەستی خەیر و قەستی چاکە لە دڵا شەڕ ناکاتە خەیر، شەڕ بە شەڕی ئەمێنێتەوە. ئەفەرمێ خەیر چۆن بناسین و شەڕ چۆن بناسین؟ ئەفەرمێ خەیر ئەوەیە کە لە شەرعە پێ بوترێ خەیر و شەڕش ئەوەیە شەرعە پێ وتوێ شەڕ. ئەفەرمێ بە هیچ شێوازێک ئەمە نەیەتە زەینت کە پێت وابێ ئەو شەڕانەی کە ئەیکەی یا ئەو گوناهانەی کە ئەیکەی ئەگەر بڵێ قەستم باشەوە بە قەستێکی باش ئەیکەم ببێتە خەیر بۆت. زۆر کات دەبینی ئینسان هەڵەیەک ئەکات، گوناهێک ئەکات، لەناو گوناهەکە ئەگەوزێ، دوای ئەوێ پاساوی گوناهەکە بەوە بێنێتەوە کە بڵێ وەڵام نیەتم باشە، مەبەستم خەیرە. یان زۆر کات گوناهەکە کەسێکە ئەڵێکا کە دڵم پاک، نیەتی ساغ، دڵی پاک، ئیخلاص، صدق لەگەڵ شەڕا کۆ نابێتەوە. ئەفەرمێ کەسێک لە سەلاطین و لەو پیاوە زاڵمانەی کە وڵاتان ئەبەن بەڕێوە، ئەڵێ ئەگەر مزگەوت بکاتەوە، مزگەوت لەسەر مزگەوت بکاتەوە و مەسەن حتا مەکتەب بکاتەوە، خەسەخانە بکاتەوە، ڕێگە و بان چاکە، ئایا خەیری ئەگات؟ بەڵام بەو ماڵەی کە حرامە لە بەردەستیە، تەسەڕوفتیایە حرامە، مافی ئەوەی نییە بۆ کەیفێتە بەکاری بێنە کە بەکاری ئێنێ. ئایا بەهۆی ئەم قوڕوباتەوە کە ئەیکا یا خەیر بدا بە فەقیر و هەژار؟ جا لە هەموو جیهانە ئێستا هەرچی زاڵم هەیە دەستگایەکی خەیری هەیە، هەرچی زاڵم هەیە لەسەر زەویە، خەیر و خەیراتەکە پارە ئەبەخشێتەوە. ئایا بەمە هیچی دەستگیر ئەبێ؟ ئەفەرمێن بە هیچ شێوازێک لە خۆ بەمە نزیک نابێتەوە، چونکە خودی خۆی شەڕە، کردەوە کەشی کە خەیرە هەر ئەبێتە شەڕ. بەڕۆی نیەت تەسیرێکی زۆر گەورەیە، ماڵەکەی حرامە کە کۆی کردوێتەوە. بۆیە ئەو بازرگانە بەڕێزانە کە خەیر و خەیراتەکە نەبێ زۆر ئاگایان لە شێوازی مامەڵەیان بێ و شێوازی پەیاکردنی پارەیان بێ. وا تەسەور نەکەی بە حرام پارەت کۆ کردەوە لە خێر و سەدەقا بڕێکی بەکاربێنی وڵی پاک بوومەوە. پاکبوونەوە نییە. ئەفەرمێ لە سەردەمی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ، یەکێ لە مەلیکە زاڵمەکان پێی وەدوتی ئەوە تا من مزگەوت ئەکەمەوە، تۆ چۆن بە من ئەڵێی کافر؟ ئەوە تا مزگەوتم کردوتەوە، ئەوە تا ئاوی حاجیم داوە، نازانم هەندێک لەمانەی نووسی. ئەوش لە وەڵامی نامەکە بۆ نووسی نوێژی ژنی حەیزدار دروست نییە. ئەڵێ کە بردیانەوە بۆی مەلیکەکە کۆمەڵی عالمی کۆ کردوتی ئەمە تێناگەم، قوربان قەستی ئەوەیە کە تۆ مادام کافر بیت، چۆن ئافرەتێکی حەیزدار ئەگەر نوێشکە ئەبێتە گوناهباری بەسەریەوە، تۆ کردنەوەی مزگەوتەکەش ئەبێتە شاهیدی بەسەرتەوە، شاهیدین عەلا ئەنفوسیهم بالکوفر. بۆیە نیەت زۆر گرنگە کە ئێمە ئیشی لەسەر ئەکەین و قسەی لەسەر ئەکەین کە ئیمام ئەفەرمێ عولەما بە هەمان شێواز کە بیانەوە بەهۆی عیلمەکەیانەوە خودی عیلم شتێکی باشە، بەڵام بیانەوێ خەڵکی سوفەها ئەفێرکەن، بیانەوێ
بەهۆی علمەکەیان نزیک بنەوە لە سەلاطین و لە سوڵتان و لەمانە ئەفەرمێ بە هەمان شێواز هیچ نەفعێکیان پێ ناگەێنە علمەکەیان و با قەستیشیان ئەو هابێت لە دوای ئەمەی کە نزیک بوونەوە لە سوڵتان چاکەکاری بە سوڵتانکەن کە دینەکەی خۆتە فرۆشتە چاکەکاری بە سوڵتانەکە. ئەفەرمێ ئەوانش کە فێری علمی چیرۆگێڕی ئەبنەوە چیرۆک ئەگەڕنەوە تەنها لە پێناوی پارەیە، فێری قورئانە بن تەنها لە پێناوی بیخوێن لە تەعزیەکە لە شوێنێکە پارەیەکیان دەستکەوێ. هەر زانستێکی شەرعی کە لە ناشەرعیە بەکارێ دەبێتە شەڕ، چونکە قەستەکەی دڵت نوێش کە نوێش جێبەجێیەکەی قەستەکەی دڵت تەسیری لێەکە، بۆیە ئەبێ زۆر ئاگاد لە نێتەکەت بێ. ئەفەرمێ بە گشتی ئەم قاعیدەیە بخەرە زیهنی خۆتەوە، بە هیچ شێوازێ گوناهەکان بەهۆی قەست و نیەتەوە بە هیچ جۆرێک نابنە ئەمایی ئەوەی کە خۆی گەورە لێت ببوورێ یان عەفوتکە بەهۆی ئەو قەستەی کە هەتە یا بە چاکە بگێڕێ، قەت نابێتە چاکە. شەڕ هەر شەڕە، خەیری هەر خەیرە. ئەمە جۆری یەکەمە، واتە جۆری ئەعمالی ئینسان یەکەم دانێ بریتێ لە گوناه. هەموو گوناهەکان کە شەریعەت وتوێتی گوناهە نیەتی تۆ نایگۆڕێ بە چاک. دووهەمین دانە لە کردەوەکان کە تۆ جێبەجێیە کە بریتێ لە تاعات عیبادەتەکان. ئەی عیبادەتەکان حاڵیان چۆنە؟ أفرمي وهي مرتبطة بالنيات في أصل صحتها وفي تضاعف فضائلها. لدور نيت زور كاريغاري لكردوكاني توأكا يكم آية جارة كردوكا دروستا أو كردوكا أيكي نجك أكي رجوع أجري صدقة وخير وخيراتك آية أما دروستا نيت بريار أدا آية دروستا يا دروستا نيت قرار أدا لبرخاتي خوا كردوتا لبر غيري خدا لبر خدا بو قبول ولبر غير خدا بو قبول نية. بويا أفرمي لأصل صحتك ولا فضائلشا كسيواها يق نيجي كردوها أو اندب إخلاصه وكردويتي بهزاران نيج بوي نسرا والله إخوة جاري وهي دور كاتي نيج أجريكي زور قورة دزگير بوچوكا بدل كرده بدل صدان ركاتي تريشي كردوها باي أو دور كاتا أجر اللي ورقرتو. بويا مسائل طاعات لدور رو بيوسته بنيته حتى أن يتكسخ تربية بلد برستره حتى أن يتكرز قويانة تربية جوان ترجيرا بوتو أو عبادة قبولة. أفرمي هركس يقل عبدايات يكيا تنهام بستي خواب جل جلاله أولا يا إخوة قبولة أجر ما بستي الرياء أبو خدي طاعة إيشك إيكا والله قبولني لا يا إخوة لقل أمشا أفرمي ئاگاد لە خاڵێک بێ ئەکرێت تاعەتەکان چەندین جارە زیاد کەی بەهۆی نیەتەوە تاعەتەکان چەندین جار زیاد کەی بەهۆی نیەتەوە. چۆن بتوانم تاعەتەکانم زیاد کەم؟ نمونەیەک ئەهێنمەوە لەم نمونەوە تۆزێک زێنمان ئەکرێتەوە بۆ بابەتەکانی تر لە شەریعەت. ئێستا ئێمە لەم مزگەوتا دانیشتوین ئەوە هەومان ئێستا دانیشتوین ئەتوانین لە دڵی خۆمانە کۆمەڵێن نیەتمان بڕیاردایە بۆی ئەجری هەمویان وەرگرین ئەگەر ئەو بڕیارە نەدەنێک ئەجر وەرەگرین ئەجری مەجلیسی عیلم. بەڵام ئەوە ئێمە هاتوێنتە مزگەوت خوایەکیان ئەو مودەکەمەی کە لەناو مزگەوتە نیەتمانە نیەتی ئاعتیکافێنین مانەوە لە مزگەوتە عیبادەتێکی زۆر تایبەتی مستەقیلە و ئەجرێکی زۆر گەورە هەیە. ئەم مودەکە دانیشتووی کامل وەکو ئاعتیکاف بۆ نووسرا خوایەکیان ئەمەوێت ذیکری تۆ بکەم دانیشتوین ذکری خوا ئەکەین مەجالیسی ذکر زۆر تایبەت عینەن ئەجری مەجلیسی ذکر بۆ نووسرا خوای ئەمەوێت فێری عیلم ببم عینەن مەجلیسی عیلم چەند ئەجری هەیە هەمان ئەجر چەندین نیەت تۆ ئەتوانی بهێنی هەموو ئەم نیەتانە کە ئینسان ئەیهێنە لە دڵ و دەرونیا هەمووی مضاعف ئەکاتەوە ئەجرەکەی تۆ گەورەتر ئەکا. ئەفەرمێ بە نمونە تۆ لە مزگەوتا دانیشتووی ئەتوانی چاوەڕێوەکەی نوێژی تا ئێوارە ناچمە دەرەوە چاوەڕێی نوێژەکەم چاوەڕێکردنی نوێژ وەکوایە لەناو نوێژابی ئەوە ئەجری گەورەیە ئەوە نیەتێک ئاعتیکافەیەنی عینەن ئەمێ لە گوناه بە دوور بم لە سوچێکە بە هەمان شێوازە ئەو نیەتەم هێنا ئەمەوێ لەناو مزگەوتا بژیم لە دەرەوەی مزگەوت بۆی دوور بم لە غەیری خوا لەگەڵ خوایە بژیم عینە ئەجر بۆ نووسرا ذکر بکەم عیلم فێر ببم. أفرمي فهذا طريق تكثير النيات أما شوازي نيتي زور لطاعاتا دي فقس على ذلك قياسك لسر أما سائر الطاعات قياسك لسر أما سائر الطاعات هرشي طاعة هي أبو شوازة
تویتە ژوورە و ئەتەوێت نوێشکەی دەست نوێژە گرتووە خوایەکیان نیەتم هەیە بە دڵ ئەم نیەتە بێنە نیەتمە دوورکار نوێژی تەحیەت المەسجید دەکەم دوورکار نوێژی سنەتی دەست نوێژەکەم دوورکار نوێژی پێش نوێژی مەسەلەن عەسر ئەەکەم دوورکار نوێژی سنەتی تەوبە ئەەکەم دوورکار نوێژی سنەتی شکری نیعمەتەکانت ئەەکەم ئەمان هەمووی سنەنی مطلق هەر هەمووی پێکەوە کۆ ئەبێتەوە تۆ دوورکار نوێژت کردووە بە 10 ڕەکعات نوێژ بۆت نووسرا بۆیە تەکثیر النیات لە تاعاتە زۆر گەورەیە بەشێکی زۆر تایبەتە لە هەموو ئەو عەبدایەتیانەی کە تۆ ئەیکەی هەر هەمووی بەو شێوازەیە تەسەووڕکە کە تۆ سەدەقەیەک ئەەکەی بە کەسێک دوو نیەت بێنە لایەنی کەم خوایان ئەوە نیەتم هێناوە سەدەقەیەک لە پێناوی تۆی جێبەجێ ئەەکەم ئەیدەم بە فەقیرێ یەک دوو دڵی کەسێک خۆشەکەم ئەزان جۆرێک لە جۆرەکانی عیبادەت لە ئاخری زەمانە کە زۆر کاریگەری لەسەر خەڵک ئەبێت بریتێ لە فەرەحخستنە دڵی موسڵمانانەوە بە هەر شێوازێک دڵیان ناڕەحەتکەی بە عەزاب و عوقوبە لەسەرت ئەنووسرێت دڵیان خۆشکەی ئەجر و پاداشتت هەیە جا ئێستا بیرکەنەوە کەناڵە ئیعلامیانەیە و عالەمە هەمووی ئەترسێن و زنوقی عالەم ئەبن و هەواڵاتی ناخۆش لەسەرێک ئەبێت چەند لە لای خۆش شەرمەزار بن بۆیە هەمیشە مسلمان مژدەبەخشە لە فەرمایشتەکە ئەفەرمێ هەر کەس وتی هەلەکە الناس خەڵک هەمووی تیاچوو فەهوە ئەهلەکوهم ئەوە لە هەموویان زیاتر تیاچووە لە هەموویان زیاتر قوڕ کراوە بەسەریە ئەو جۆری دووهم کەوابوو مەعسیەت ئەبێ ئاگامان لێبێ نیەتی چاک نایکاتە چاک زائیدەن تاعات ئەبێ بزانین بە نیەتدا ئەمەزرێ و بە نیەت گەورە ئەبێ و ئەکرێ نیەتەکان یەک تاعەتی بچووکمان بۆ بکاتە هەزاران تاعەت بەشی سێهەم بریتێ لە چی الموباحات هەموو ئەو شتانێک کە حەڵاڵە لە ڕۆژانە جێبەجێ ئەکەین بزانین ئایا نیەت کاریگەری لەسەر حەڵاڵ هەیە أفرمي المباحات فما من شيء من المباحات إلا ويحتمل نية أو نيات هر كردويكي حلال هي لسر أم زوية ممكنة نيتي يا چندين نيتي تيابين وأجريشي لسر ورقري اشتكى حلال هر أيكيت بوت دروسته بلام أبيت عبادة طاعت بوت وزور كاد إنسان بهوي حلال كان وأجري زور قوري دسك والله إخوة زور نزيق أبيته أي هوار أفرمي أو كسد شن خسارة من دك أجي لم بشنية تۆ چۆن نوێژەکەی ئەجرە بۆ ئەنووسرێ کە ئەخەوی ئەجرە بۆ ئەنووسێ کە نانەخۆی ئەجرە بۆ ئەنووسرێ ئەگەر ئاگەو لە ئەجری نان و نوێژەکەت نەبێ ئاگار لە ئەجری کاتەکان و خەتەڕاتەکانت نەبێ زۆر شتێک لە دەست داوە ئەفەرمێن بەخوا کەسێک ئاگای لەمە نەبێ وردە وەکو ئاژەڵەکانی لێ نازانێ ئاژەڵ ئەخەوێ ئەمژ ئەخەوێ نازانێ بۆچی خەوت ئەخوات ئەمژ ئەخوات ئەخواتەوە ئەپۆشێ ئەفەرمێ ئەبێ عەبد یەک خەتەڕە یەک لەحظە لە کاتی خۆی بە هەوانتە سەیر نەکە هەمووی نێتی تیاابێ فكل ذلك يسأل عنه يوم القيامة بخوا همو أوان اللحظات جياني تو برسياري ليكر للروج قيامة موبايلك تقريبا دسوا نيت بين نيت خواي كان أما لم رجوا خير بلاو كمو إنجا سيرك أما معلومات مزياد بيا إلهي صرفي شاوما كم لخراب يا إلهي بوي أجر دسك تلفون أكي وكسيك إلا بين نيت بيني أما هو مباحات الجيان الرجاني أما سفر أكي أتشيبو مالي دراسي كد نيت بينا دڵت بە ئامادەگی هەبێ خوای لەبەر خاتی تۆ ئەچم سەر لەم دۆستەم ئەدەم نەخۆشە بەسەری ئەەکەمەوە خزمە بەسەری ئەەکەمەوە سیلەی ڕەحم بەجێێنم ئێمە ئەگەر نمونەیە بینەوە لەوە ئەچێ زیاتر لەمان ڕۆشن بێتەوە بۆن خۆشکردن ئەمە یەکێکە لە حەڵاڵەکان ئینسان ئەتوانێت خۆی بۆن خۆشکرد ئەکرێ ئینسان ئەو کاتێک کە بۆنەکە بەکارەهێنێ یەکەم شت بیرکاتەوە خوای گیان ئەمە شوێن سنەتی پێغەمبەر گیان صلی الله عليه و وسلم بکەوم چونکە ئەو زۆر حەزی بە بۆنی خۆش بووە منیش ئەو بۆنی خۆشم لە خۆمدا یەک ئەچمە مزگەوت خوای گیان ئەمە ئەم بۆنە خۆشە کە لە خۆم ئەدەم احترامی ماڵەکەی تۆ ئەگرم ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب بأجر دوهم بۆ ئەنووسرێ خوای گیان ئەمە بۆنێکی ناخۆشم لێ نەیە ئەو مرۆڤانەی کە ئەیان بینم ئازاریان بدەم یا ئەو مەلائیکانەی ئەیان بینم ئازاریان ئەدەم خوایان ئەم نیەتە ئەفەرمێ ئەکرێ ئەجری هەر سێ نیەتەکە دەزیرکە بە تۆزێ عەتر کە موباحە لە خۆتت داوە بزانە ئەبێتە قوربەیان نابێ ئەبێتە نزیکی لە خوایان نابێ ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە باسی بۆن خۆشیە ئەفەرمێ من طاب ريحه زاد عقله هەر کەسێ بۆنی خۆش بێت جار بەجار
عقلی زیاتر ئەبێ عقلی تۆکمەتر ئەبێ بەشێکە لە ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم چۆن خۆی طیب و بۆنی خۆشی لا خۆشەویست کرابوو بە هەمان شێواز ئومەتەکەشی والله دانەشوی دان بیرکەرەوە کە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم جارێک هاوڵێکی بینی دانی زرد بوو فەرمووی ئەبەو شێوازە نێنە لای من دانتان بشۆن بە ئەجر بۆ تەنووسێ ئەم ئومەتی ئیسلامی ئومەتێکی خەوتوو نییە لە دانشتنەوە ئێمە ئەحکامان هەیە تا سوڵتانیەت و دەسەڵاتی هەموو جیهان چۆن ئەبێن بەڕێوە خۆمان چۆن ئەبێن بەڕێوە بۆیە هەموو ئەوەی کە ئەیکە ئەتوانی ئەجری لەسەر وەرگری بەهۆی نیەتەکەتەوە قژت داهێنی قژ ئەفەرمێ ئەو کەسێک کە قژی ڕێک پێک دابێنە خزمەتی سەر و قژی خۆی بکە ئەفەرمێ هەندێک لە زانایان فەرمویانە مهماتی زۆر گەورە لەم کەسا کە دەرکی ئەکا باشە بەهۆی ئەو تەتیب و تەرتیباتی سەریەوەیەتی ئەو قژدایانانەوە ڕێککردنەوەیەتی سەلەفی صالح فەرمویانە والله ئەمە حەز ناکەین یەک کار جێبەجێ بکەین ئللا حەزەکەن نیەتی تیا جێگیرکەین اینجا جێبەجێکەین هەموو کارەکانمان وتوانە حەزەکەین لە خواردنە کە خواردنە خۆی نیەتمان هەبێ بۆ خواوێ لە خواردنەوەیە بەو شێوازە لە خەوتن حتا لە چوونە سەر ئاومانە ئەم نیەتە چەند گەورێ لەو کاتە نیەتێن خۆی ئەمە ئەذهب عني الأذى وعافاني خۆیان ئەمەوێ پیسایی لە خۆم لا ببم باشە ئەمەوێ بخەوم ئیسراحەت کەم ئەمەوێ ئەو بخۆمەوە تونیم نەبێ ئەمەوێ بخۆم برسیم نەبێ بۆی تاعەتی تۆ بکەم بەس ئەم نیەتە بێنە لە ناختە بۆی بە قوربات بە حەسەنات بۆت بنووسن ئەفەرمێ بیرکەرەوە ئەگەر کەسێک لە مەسەلەی نیکاحە ئەوێ ژن بێنێ یەک کۆمەڵ نیەت ئەتوانە کۆکاتەوە لە هەمووشیانە ئەجر وەرەگرێت لە ڕۆژی قیامەتە ئەجری هەر هەمووی بۆ ئەنووسرێ ئەفەرمێ یەکەم دانە ئەڵێ خۆی گیان دڵی خزم و کەسی خۆم خۆشەکەم دووهەم دانە خۆی گیان خۆم حەسن ئەەکەم و ئافرەتێکیش حەسن ئەەکەم هەردووک ئەپارێزم لە زینە ئەوە ئەجری هەردووکە ئەنووسرێ بۆی ئەجری دڵخۆشی خزمەکانیشی بۆ نووسرا خۆی ئەمێ بەم نیکاحا بگەمە ئەولادێکی صالح کە عەبدایەتی تۆ بکە یا ئیلاهی لە دوای خۆم ئەوانەی کە عەبدایەتی ئەکەن بە شوێنمایان ئەولاد و وەچەکان خۆی بۆ ئەوە ئەمێ عینەن ئەجری ئەوانیش وەرەگری ئەفەرمێ ئەثیەبە عەلا ذەلیکە کولی لەسەر هەر هەموو ئەمانەت و ئەجرە وەرگرتووە والله هیچ حرەکەیەکت نییە ئیمامی غەزالی ئەفەرمێ هیچ کەلیمەیەک نییە لە تۆیە کە بچووک بێت و بەهۆی نیەتەوە نەبێتە عەبدایەتی دەی محاسبەی نەفسی خۆت کە بە وردی محاولەکە هەموو ئەوەی کە تێکت داوە لە حیات تا ڕێکی کەرەوە ئەوەی کە ئەتەوێت لەمە دوای بیکەی بزانە چۆن جێبەجێ ئەەکەی جوان سەیری نیەتەکەشت بکە هیچ شتێک نەبێ بەبێ نیەت جێبەجێت کردبێ ئللا نیەت لە دڵ تا جێگیر بوو بێ بۆیە خۆشەویستان نیەت هیچ گوناهێک ناکاتە چاک نیەت کردەوە ساڵحەکانت دا ئەمەزرێنێ و زیادیان ئەکا نیەت هەرچی شتێکی حەڵاڵە لە حیاتی تۆیە هەر هەمووی ئەکاتە عەبدایەتێکی زۆر چاک لە بەردەم خوارە دەی بڕیار بدە لەم لەحزەوە نیەت لێرە جێگیرکەی سەدەقەت کرد لە خۆتەوە مەیکە پەلە مەکە نیەت بێنە یا ئیلاهی لەبەر خاتی تۆیە دڵی ئەم موسڵمانە خۆشەکەم هەموو ئەمانە بێنە زەینی خۆت ئینجا بیدە ئەتەوێ قسەکەی بۆ چەند موسڵمانێک لە مەجلیسێکا دانیشتووی ئەتەوێ قسەیە بکەی نیەت بێنە ئینجا قسەکە بکە ئەتەوێ گوێ بگری لە هەر مەجلیسێکە نیەت بێنە ئینجا گوێ بگرە ئەم ساغیە لەگەڵ خوا ئەمەوە ئەکە ژیانی تۆ بگۆڕێ بۆیە کەسی موسڵمان هەموو لەحزەیەک بەم شێوازە بژی ئاگای لە خوایە جەلە جەلالوو ئێمە بۆ غافڵە بین وەکاری غەفڵەت چییە نەبوونی نیەتە ئاگامان لە خۆمان نییە نوێژەکەن ئاگامان لە خۆمان نییە نوێژ کە پێویستی بە نیەتە ئەو هەموو سەدەقە و چاکە ئەو هەموو مباحاتە سەرزەوی هەر هەمووی ڕازاوەتەوە تەنها لە پێناوی تۆیە بۆی عەبدایەتی کۆکەیتەوە بچیتە ناو بەهەشتەوە کۆکەرەوە زیاتر کۆکەرەوە لیرەکانی خوا لەسەر زەویە ڕژاوە هەموو لەحزەیەکی تۆ هەموو حەرەکەیەکی تۆ جوڵەیەکی تۆ نیەتی تیابێ هەموو قسە وتەیەکی تۆ با نیەتی تیابێ هەموو خەتەراتێکی دڵی تۆ با نیەتی تیابێ اینجا ئەو کاتە ئینسانی موسڵمان هەموو مباحات ئەبنە ئەجر و پاداشت بۆی و هەموو تاعەتەکانیش مزاعف ئەبن بۆی ئیتر ئەو کاتە لە بەردەم خوایە ئەگەر عەسیانانێکیشی کردبێ
رب العالمين كأمهم طاعة وأمهم جواني برسكوتو عفو مغفرتي خوي برانبري بكاري خوي جان داوال لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسم عظمة رحمته بزي خود بسرمانا ببارنا يا ربي خوي لسرجم جناها كان ما ببورة يا ربي خوي جناها بأشكر كردو ما نعفو منك جناها ببنهان كردو ما نعفو منك خوي بنا أجرين بتولا غفلت خوي جان الله كان ما ساكر وبخود يا رب العالمين خوي إخلاص من بعطاك يا أكرم الأكرمين خوي هر مسلمان أجلم مسلماناني كحضوري هي وجمال لأجري گرفته کێشەیە مشکلەیەکی هەیە یا ئیلاهی تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە زۆر هەژار خوایە ئێمە داوا لە کەس ناکەین سەر بۆ هیچ زاڵمێنەوی ناکەین بەس تەنها یا ئیلاهی لە بەردەم تۆ خۆمان زەلیل ئەکەین یا ئیلاهی ئەوەی کە ئەمانەوە پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە خوایە بۆ خاتی گەورەی خۆت لە گوناهی مردووەکانمان ببوورە يا ربي خويا داود لكن لجناه أمتي في غمريان صلى الله عليه وآله وسلم ببورة يا ربي خويا لجناه أمته ببورة أويك لجيانا أويك مردوة پروردگارا أوي دور اليمان أوي نزيك اليمان أوي آجاي اليمان أوي آجاي اليمان يلم أمته خويا لجناه هرهم ببورة يا أكرم الأكرمين يا ربي خويا بلطف وكرم خود أم كلمات أنا من لقبولك نيتك كان ما ساكر وبو خود إخلاص من بعطاك يا أكرم الأكرمين يا ربي خويا جان ظاهر لا شيء إما وجستي إما دوك وجستي أصحاب لكردو خويا داوال لي أكين ضلمن وكو ضلي أوان ليبك يا أكرم الأكرمين روح من وكو روحي أوان ليبك يا أكرم الأكرمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خويا قول لقناهي مني شيء وجبوري خويا من قبولك يا ربي